ڕۆژانە 12 پارچە سفرەی سەفەری دەهێنێتە ناو بازاڕ و بە مەبەستی ساختکردنەوەی لە بەیانیەوە تا ئێوارە لەبەر گەرمای هاوین و سەرمای زستان دەبێنێتەوە. شەریف عەبدولقادر خانەنشینە لە هەرێمی کوردستان و لە شاری سلێمانیدا دەنیشێت، بەڵام بەهۆی دابەش نەکردنی موچە و دواکەوتنی موچەکەی ناچارە کاری دووەم بکات و دەڵێ ئەگەر تەواوی سفرەکانیش بفرۆشم لە ڕۆژەکەدا تەنیا 2 بۆ 3,000 دینار خێرم دەست دەکەوێت. خانەنشینی؟ بەڵێ. موچەکە وەرنەگرت؟ نەوەڵە کاتی خۆی وانە ئەمەمان نەیە کە لەلا دێبووین خەریکی فەلاعەتی فشت بووین. ئەوە نەما نەوەڵە نەوەڵە حکومەت ئەگەر ئەوا بێ بە عەمەل نایە. مام شەریف لە حەفتاکانی تەمەنیدایە و تەمەنی گەنجێتی خۆی بۆ خزمەتی هاوڵاتیان و دەسەڵاتدارانی هەرێم بەخەرجداوە، بەڵام لە بری سوپاس و پێدانی موچەیەکی شایستە بە خزمەت و تەمەنەکەی وەک دەیان هەزار خانەنشینی دیکەی هەرێم برسی کراوە و ناچارە ڕۆژانە بۆ دەستخستنی چەند هەزار دینارێک ئارامی و ئیسراحەت لە خۆی تێک بدات. بەڵا بازار باش نییە، بە قورعان 12 پارچە هێنم ئاوەستا دوانی ماوە هێشتا لەبەوە خەریکی لە بەیانیەوە. وەڵا لە بەیانیوە تا ئێوارەی بۆ 1500 2000 وەڵا تا لێ بمەوە ئای. پێنەدانی موچە بە خانەنشینان و موچە خۆران لە کاتێکدایە هەر لە سەرەتای دەست بەکاربوونی فەرمانبەراندا لە فەرمانگەکانیان ڕێژەیەک لە 100 لە موچەکانیان بڕداوە کە دەبوو لە سندوقێکدا بنرێت کە سندوقی خانەنشینانە و بۆ کاتی خانەنشین بوونیان پاشەکەوت بکرایە. بەڵام لە ئێستادا ڕوون بۆتەوە تەواوی ئەو پارەی لەلایەن دەسەڵاتدارانەوە بەکارهێنرا و سندوقەکەش بەتەڵ کراوە، لەبەر ئەوەشە خانەنشینان بەردەوام هاوشێوەی فەرمانبەران موچەکانیان دوا دەکەوێت. وشار محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، سلێمانی.